سڵای خۆتان لێبی جەماعەت چۆن باشن ئەحواڵتان هەر حەزم کرد چەند قسەی لەسەر ئەو پۆستەی دوونێی دانای بکەم کە کردی گوتی واز دەینم هیچکە سناپی ناکەمەوە ئاخیر پۆستم بی ئەمەش پێی دەڵێن بەدەستە خۆت نییە دەبی لەگەڵمان بی چونکە ئەمە لەگەڵتین قەت واز لێ ناینین نەهێڵین توژها بە ئاسانی واز بینی دونێش نامەش زۆرم نهات لەسەر ئەوەی کە دەیانگۆ مەلا واز دەینی و ئاخیر پۆسیتی و تخوا پێی برێ و لۆ واز دەینی و ئەو شتانە هەر حەزم کرد ڕوونکردنەوەکی بدەم لەبەر نامە زۆرەکان وەڵای لەبەر هەندێک گوتم با هەندە قسەی بکەم مەگەرنا وا دیار بوو دوونێ میدان ڕوونکردنەوەشی دا و ئەوەی کرد حەزم کرد ئەمیش ئەوجە جەماعەت کە پێتان بڵێم کە دانا واز ناینیتن ئینشاڵڵا هەر بەردەوام دەبیتن داناش بە قسەی ئەولا ناڕوخێ برێ بڕوخێتن چونکە ئەگەر ئێستا جێی بە قسەی ئەولا دابایە کە ئەو خەڵکە چەند ڕەخنە و شتیان لێگرتووە هەناوە دەبا لە مێژ بکەت بەوە ئینشاڵڵا هەر کەسە خودای لە پشت بی بە هاتی ناکەوی ئەوجا چەند کەسێک ئێستا فێر بینە قسە لە سەدانای دەکەن نازانم ڤیان نییە خۆیان بە دانای ئەکتیڤ دەکەن جارێ نازانم سیتۆیەک هەیە ناوی سیتۆیە کۆلایە سێڤنە نازانم ناوی چییە ئەمە تەمەشا لایڤەکەیم کرد جارێک بەبەش چاوم کە 400-300 نەفەری دابنا لایڤەکەی وەڵا کە لە سەدانای هاتە خوارێ و چەند قسەی سەدانای کرد بووە کەیەک و 300 و 400 و ئەوانە بووە کەیەک و 300 و 400 و ئەوانە ئەوجا ئێستا فێر بووە هەموو ڕۆژە لایڤ دەکاتەوە قسەی سەدانای دەکات چونکە تامەکەی وەگرتیە خەڵکەکە زۆر دێتە دیاری بۆ ئارەی ئەوجاویش حەزی لێ هەر قسەی بکاتن زەمژێرەوە پێی دەرێ منە خۆڵ قسەی بکە هەتا ماندی دەبی چی ماندی بووشی لە خۆت پاردۆ بەتانش بە خۆت دادا هیچ شلۆ نامێنێتەوە چونکە دەزانم 100% خۆت بە دانای ئاکتیڤ دەکەوێت بە گۆڵدن ستارەوەش ئەی ڕۆژە قسە لەسەر ئەوەی کردبوو دانای کردبوو ڤیوی دانابوو دەتگۆ وەڵا من ڤیومۆن دێنام 416 کێ چەند بوو داد نابوو ئەو کاتی کە قسە لەسەر دانای کردبوو ئەو کاتی لە فۆڕیش بووی چویە فۆڕی و بەدەستا دڵنیە بەبێ فۆڕیوە تو 20 نییە چکە تو هەدەبینم لە غورفەشی نایادە ئەوجا هەدەبینمە تو هەلای غورفەی یعنی چەند متابعام کرد لە تیکتۆکی چەند ئەوها دەڕۆیشتم یانی چمە ناو پرۆفایلەکان و ئەوی دایان نابوو تەمەشام دەکرێت و هەر ناو غورفەشی ناو پێش 3 تەلەڤیزۆنی کۆمپیوتەرێک دانایە و ناو غورفەشی دانیشتی و سەر کورسەشی دانیسە کورسەی دانیشتی هەر قسەی قەرەو دەکەی نازانم ئەنەلیتی لە چێندرە بەهەرحاڵ سەرمێشاندن حەزم نەکرد لەو شتانە بەزەوەی دی و ڕاستی واقعیە ئەم گۆم خۆشەویستن ئەزیزم هیوادارم سەرم نێشان بن قوربانتان دەبم سڵاو جەماعەت هەر ئێستا کە لە بازاڕێ لەبیرمان کرد سناپی بکەین وا دەچینەوە سناپی ئاخیرەکە سناپی دەکەین چۆن جەماعەت باشە لەبیرمان کرد چەند لەنگێژ لە بازاڕە تەقریبەن 2 ساعات دەبی 2 ساعات زیاتریش سڵاو گوڵەکانی شناپچاتی من چۆنن ڕەقیب کە بوو بە پلاستەر چێ جوێنن ئەوە کە بوو پلاستەری پێوەیە ها ئەوە کە بوو پلاستەری پێوێ برا گۆشتمان لێ کردەوە زۆر شۆڕ بۆ چ عەلەشیش یاد بخوای